سڵاو بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە، زۆر خۆشحاڵم بۆەوەی جارێکی تر دێمەوە خزمەتتان لە بەرنامێکی تری دیالۆگدا. ئازیزان، لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یا ڕۆژهەڵاتی گەورە ئەگەر بڵێن ڕۆژهەڵاتی ناوین اتفاقاتی زۆرەکەوێت. بۆ نمونە لەم دواییانەدا تاڵەبان هاتەوە و هەموو ئەفغانستانی داگیر کرد. ئەم ئاڵوگۆڕانەی وا لە ڕۆژهەڵاتی ناوین ڕوەدات یا بڵێن ڕۆژهەڵاتی گەورە زۆر دەنگەداتەوە ئەبێتە باس و خەبەر و زۆر جار خام بۆەوە کێشرێت کە هێزهای دەرەکی تەئسیریان هەیە. باسکردن لەسەر مەوزوعە و زۆر مەسایلی ترکە لە باسی ئەو ڕێی دیالۆگمانایە لەگەڵ هاوڕێ عاتڵی ئەلیاسی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە و هەروەها کۆمەڵناس ئەدەینە بەرباس و لێکۆڵینەوە. کاک عادڵ بەخێر بی بۆ بەرنامەی دیالۆگ. زۆر سپاس کاک مەحیا و سڵاویشمەیە بۆ بینەرانی بەرنامەکە. کاک عادڵ، ئەرە و پرسیارە و مەسایلی ئەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئایا بۆچی ئەوەندە عمومیەتی هەیە و دەنگەداتەوە ئەبێتە خەبەر و زۆر جار باس لەوە کرێت کە ئەوە هێزی دەرەکیە کە ئیبڕێتەوە. ئایا ئەم ئاڵوگۆڕانە بە چ شێوەیەک ئێوە هەڵێسەنگێن شکڵێکی گەورەتر و بە تایبەتیش بینە سەر دوایی باسی ئەفغانستانی شەکەین؟ بەڵێ ئەو ناوچەی کە بە ڕۆژهەڵاتی گەورە ناسراوە، یعنی ئەگەر بمانەوێت ئەفغانستان و پاکستان و وڵاتانی دەوروبەر و هەندێک لە وڵاتانی ئاسیای ناوەندیشی تێکەڵ بکەین و بەتایبەت ئەو ناوچە و مەحدودترەی کە پێ وترێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕووداوەکانی ئەوەکو خۆشتان وتان گەلێ دەنگ ئەداتەوە و بێژگەم لە دەنگدانەوەشی لە ڕووی ماهیەت و شکل و قەوارەیەوە زۆر جیاوازی هەیە لەگەڵ ئەو ڕووداوانەی کە ئەتوانین بڵێن لە بەشی هەرە زۆری جیهان ڕوو ئەدات. بۆ ئەو پرسیارەی کە پەیتا دووپاتە بێتەوە کاتی ڕووداوی حەوادسێک لەم ناوچەیە ڕوودا ئەوەیە کە بۆچی ئەم ناوچەیە ئەبەم شکڵە و ئەبەم شێوە ڕووداوەکانی اتفاقەکەون و هۆکارەکانی چییە. معمولاً یەک هۆکاری ئەساسی لەلایەن سەرجەمی مەکتەبە فکری و نەزەریەکانەوە مەترەحە بێ سیاسەتوانان، ڕووناکبیران، هەر کەسێک کە بە پرۆشە سەبارەت بە ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئەویش خۆتێوەردانی زلهێزانی جیهانی و نیروهای ئیمپریالیستیە. ئەمە ڕاستە، ئەمە واقعیەتێکی غەیرە قابلی ئینکارە. نمونەی ئەفغانستان ئەگەر چاوێکی لێ بکەین ئەبینین کە ڕەفتاری دەوڵەتی ئامریکا لەو وڵاتە بە دەرەجاتێکی هەرە زۆر چارەنووسی ئەو ناوچەی دیاری کرد لە دانیکەم 20 ساڵی ڕابردووە و هاتنە سەرکاری جارێکی ترێر تاڵەبان بەبێ هاونەزەری و هەمانگی دەوڵەتی ئامریکا و زلهێزانی تر لەو ناوچەیە ئیمکانپەزی نەبوو. هەموو ئەمە واقعیەتێکی عینیە، پێم وایە زۆر بیرکردنەوەی وردی ناوێ بۆەوەی کە بیناسین و تاکیدی لەسەردا بدەین. بەڵام ئەوەی کە ناوترێ و کەمتر ئیشارەی لانی کەم پێکرێ ئەوەیە کە ئەمە ناتوانێت هەموو واقعیەتەکە تاریفکە. یعنی هەموو ئەو هەلوو مەرجەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە تەنها بە فاکتەری دەخالەتی هێزی دەرەکی ناتوانرێت تۆزیح بدرێت. ئەگەر ئەوەندە ئاسان بواە هەلوو مەرجێکی پێچیدەی وەکو ئەو ناوچەیە کە بڵێن زلهێزان هاتبوو ئەمەیان کرد و ئەوەیان کرد، ئەوە ئەتوانم بڵێن بیرکردنەوەیەکی زۆر عمیقی ناوێت، داستانەکە زۆر ئاسانە بێتەوە و لەوانەیە ڕێگە حەلەکەشی زۆر ئاسان بێ بڵێن هێزی دەرەکی بڕۆ دەرەوە، کە زۆر جاریش ئەوە وتراوە ئەڵێن بۆ تایبەت زۆر هێز لە چەپ لە ڕاست لیبرال و ناوچەیەکان زۆر بەیان ناڵم هەمویان ئەڵێن هێزی دەرەکی بڕاتە دەرەوە مشکلات حەلە بێ. عەرزی من ئەوەیە مەسەلەکە ئەوەندە ئاسان نییە و تەنها بە دەخالەتی هێزی دەرەکی ناتوانین ئێمە مەسەلەکە تۆزیح بدەین، ئەگەر چی ئەوە بەشێکی هەر زۆری لە خۆیەگرێت. بە باوەڕی من ئەو ناوچەیە لە زۆر قۆناغی مێژووی دواکەوت بۆ ئەوەی کە بتوانێت سەربەخۆ هویەتێک بەدەست بێنێ کە هەم لە بەرامبەر هێزی داگیرکەر و کۆنەپەرست و ئیمپریالیست و هێزی سەرکوتکەر ڕاوەستێ و هەمیش دیادەی کۆمەڵایەتی کە لە هەموو کۆمەلگاکانی دنیا وجودیانێ. بۆ نمونە
زدژنبوون حرمەتی مناڵ نەگرتن لە دژی ئەوانەش ڕاوەستێتەوە بۆ ئەمە ئاهمیەتی هەیە و نابێ وەکو مەسئلەیەکی گرنگ لە لێکدانەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بیری بەرینەوە لەبەر ئەوەی کە هەموو گۆڕانکاریەک هەر کات و لە هەر شوێنێکی ئەم جەهانە ڕوویداوە جەمبەی موسبەت و ئەرێنی بووە لەلایەن هێزی کۆمەڵایەتی و بزوتنەوە کۆمەڵایەتی پێشکەوت و خوازەکانەوە ڕوویان داوە دەی باشە بێ کەسی لێکۆڵینەوە کەسی صاحب نەزەر کەسی سیاسی کەسی ڕۆشنبیر بیر بکاتەوە کە بزانێ بۆچی هێزی پێشکەوت و خواز بزوتنەوە شۆڕژگێڕەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گەشەیان نەکردووە و جێگەیان بۆ شێوەیە کە بواە ئێستا خاڵیە و لە غیابی ئەوانە و یا لە خەلەیە کە ئەوان بەجێ دێڵن هێزی کۆنەپەرستی ئیسلامی بەدەست قودرەت بەدەستەوە ئەگرێ هێزی ئیمپریالیستی ئەو گۆڕەپانە ئەگرێ بەدەستەوە حاکمانی ملهور و دیکتاتۆر دەسەڵات دەگرن بەدەستەوە وە سەرجەمی ئەمانە وەختی چاولەکەین ئەبینین یەکێک لە گرنگترین ئەگەر نەڵێن گرنگترینی بەڵام یەکێک لە لانیکەم گرنگترینی هۆکارەکانی هەلومەرج ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوەی کە بزوتنەوە کۆمەڵایەتەکان بزوتنەوە پێشکەوت و خوازەکان کە کۆمەلگا بەرەو پێشە بن ئەوانە هیچ کات لە بەپێی مێژوو ئەو هەلایان بۆ نەڕەخساکە ئەوەندە گەشە بکەن کە بتوانەوە کۆمەلگا بەرەو پێش بەرن تا هیوادارم پێڕا بگەین کە بزانین ئەوانە بۆ پێش نەکەوتن بۆچی نەیانتوانی لە قۆناغێکی مێژووی کە بەشێکی تری جیهان بەشی پێشکەوتوی جیهان لەوێ توانیان گەشە بستێنن توانیان خواستەکانی خواستی ئازادی خوازانە بەسەر دەوڵەتانە ناچاریان کردەوانە پەیڕەوی بکەن بەڵام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەداخەوە لە غیابی ئەوانایە بۆ نمونە ڕمبازێنی هێزی ئیمپریالیستە بینین لە غیابی ئەوانایە ئێمە تاڵەبان و تاڵەبانەکان ئەبینین و پێم وایە ئەگەر ئەمە لەبەرچاو نەگرین تووشی ئەو هەڵەیە ئەبین کە ئەبینە هێزێکی بۆ نمونە زدی ئامریکایی ئەبینە هێزێکی سرفەن زدی تاڵەبانی و لە ناوەرۆکی قەزیەکە ممکنە تێن نەگەین و نەڵێن ئێمە بۆ ئەوی کە موفق بین لەو ئەوی کە و کۆمەلگەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کولەن ڕۆژهەڵاتی گەورە پێش بکەین پێویستیمان بەوە هەیە کە بزوتنەوەی کۆمەڵایەتی بەهێز بێ ئەوەی ڕازی ئەو ناوچەیە وەنە ئیلزامەنەوەی کە هێزێکی دەرەکی هاتووە یا نەهاتووە. ئێوە لە قسەکانتانە ئیشارەتان بە مێژوویەکی پێشتر کرد حتا ئەگە زۆر بگەڕینەوە بۆ دواوە کاتی دەورانی ئیستعماریش هەر زۆر دژایەتی بەرامبەر بە ئیستعماری ئینگلیس یاک و فەڕەنسا و یاک و زلهێزێکی تر کە هاتبووە و ناوچە بوو ئەمە وا دیارە هەر تقریبەن وەکو شتێک لە ناوچاوی و خەڵکە نووسراوە هەرەچێتە پێشەوە دلیلی چییە ئەو هێزانە نەیانتوانی ببن بە ڕوتێکی کۆمەڵایەتی و ئەو پرۆسەی کە ئەخیرەن ئێوە بە خۆتان نووسراوەیەکتان نووسیوە و لەوێ باسیوەتان کردووە کە ئەو مدرنیتە نەیتوانی بەو جۆرە کە لە ڕۆژاوا بە شێوەیەکی کۆمەڵایەتی چووە پێشەوە چ لە ئاستی سیاسی چ لە ئاستی ئابووری و لە چ ئاستی فەرهەنگی لەم ناوچە بچێتە پێشەوە ئایا کرێ بەسەر ئەو فاصلەدا بازێک بدەیت و ئەم جارە هێزە کۆمەڵایەتەکان بکەوە نەگەڕ تماشاکە کاک مەحیە کۆمەلگا کاتێ پێش بە قۆناغی مێژوویە پێشەکەوێت بۆ نمونە ئێمە پێش لە کۆمەلگای سەرمایەداری لە تەواوی جیهان کۆمەلگای دەرەبەگایەتیمان بووە لەوێ هێز و جموجۆڵی کۆمەڵایەتی بۆ بایستی ئەوەی کە سیستەمی دەرەبەگایەتی لە گۆڕنێ و نظامێکی نوێ سەر هەڵبدا ئەو قۆناغە کۆ مەجموعەیەک شۆڕشی فکری و ئابووری و کۆمەڵایەتی بەدواوە بوو لەوێ ئەوەی کە کۆنەپەرستی بوو پاشەکشەی پێکرا زانست جێی بە خورافات گرتەوە لەوێ کۆمەڵانی خەڵک لە تعلقاتی گروهی لەنەوەی بنەماڵە و عەشیرە و سیستمی ئاریستۆکراتی لەوە نەجاتیان پەیدا کرد هویەتی شەخسیان وەرگرت سەرجەمی ئەمانە شۆڕژگەلێکی سەرجەمگیر بوون هەموو کۆمەلگای گرتە بەر لە ئەسەری ئەوەوە بزوتنەوەهایەکی تازە سەریان هەڵدا بزوتنەوەی ژنا بزوتنەوەی کرێکاری بزوتنەوەی خوێندکاران بزوتنەوەی لاوان بزوتنەوەی بەساڵاتچوان مەجموعەی ئەفراد کە پێشتر بەو هویەتانەوە خۆیان تعریف ناکرد بەو ناسنامانەوە خۆیان تعریف ناکرد ئەم جارە بەوە خۆیان تعریفە کرد ئێتر بە دێکەی خۆیان و بە شارەکەیان و بە بنەماڵەکەیان و بە عەشیرە و بەوانەوە خۆیان تعریف ناکرد
ئەم گۆڕانکاریە شۆڕژگێرانە بوو شۆڕژگێرانە بۆ معنە زۆر بزەیانە لە بەرامبەر پەیوەندی کۆمەڵایەتی پێشوەکاندا ڕاوەستا و هەموو ئەوانەی وەلاخست بۆ نمونە مەزهەبی گۆشەگیر کرد مەسیحیەت ئێستا ئەگە ببینی لە زۆربەی ئەو وڵاتانەی کە سەردەمی خۆی لە سەردەکانی ناوەڕاست لە ئێستای ئیسلام پێگەیەکی زۆر بەهێزتری بوو گۆشەگیر کراوە بەشێکی یەکجار زۆر لە دانیشتوانی کۆمەلگا پێشکەوتوەکان ئەچ مراجعەی پێکن تازاویش نەوەکو منبعی تۆزیحی ڕاز و نیازەکانی ژیان بەڵکو بۆ ئاسوودەی ڕۆحی خۆیان دەنا هەر ئەو کەسانش کە مەزهەبی مەسیحیان قبول کردووە کەماکان بە زانست و بە علم و لە وڵاتە پێشکەوتوانە عەرز دەکەم بەوان لەوە زۆرتر پەیڕەویەکەن هویەتی خۆیان زۆرتر بۆ بە مەسەبەکەیانەوە تعریف ناکەن ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەشێکی تری لە جیهان ئەلبەتە لەو قۆناغە لە هەموو هاوکات لەگەڵ کۆمەلگای پێشکەوت و نەیانتوانی ئەو قۆناغە تێپەڕ بکەن پێم خۆش ئەلبەتە قسەکەت داوا لێبر نەکەم قەت یەکەم بەڵام ئەخە ئەو زەمینەی کۆمەڵایەتیە بۆ نمونە هەر بڵێن لە وڵاتێکی وەکو ئێران بووە لە وڵاتێکی وەکو ئێران فیلسوفەکان حتا مەسەلەن ئەتوانین بڵێن هەسێرە شناسەکان ڕیاضیدانەکان ئەوانە بووە بۆ ئەبێ ئەو بەو شێوە نەچێتە پێشە خۆ ئەمانە لە تاریخ و لە هەموو شتێکا بوون لە پێش لە سەرمایەداری یا بڵێن پێشدا لەو دەورانە ئەو وڵاتانە زۆر کەسانی ئاوا لێ هات و زانایان لێبوو ئەوە کافی نییە ئەگەر ئەوە چاو لە مێژوو بکەن پێش لە سەدەکانی نێوەڕاست ئەوەی کە پێوتێ دنیای عەرەب یا ڕێکەس پێڵێ دنیای ئیسلام یا ئەگەر بڵێن ڕۆژهەڵات کولام ڕۆژهەڵات چاوی لێ بکەین پێش لە سەدەکانی نێوەڕاست زۆر پێشکەوتوو لە دنیای پێشکەوتوویەزە لە ڕۆژ ئاوا لە وڵاتانی ئوروپایی و ئەوانە لە هەموو ئەو بوارانەی کە ناوە لێ بردن بەڵام دوای سەدەکانی ناوەڕاست ئەو اتفاقە کەوت کە وتمان گوزەر لە کۆمەلگای فیودالی و دەرەبەگایەتی بۆ کۆمەلگای سەرمایەداری ڕۆژاوا ئەو قۆناغەی تێپەڕ کرد بە شێوەیەکی شۆڕژگێرانە لەوێ شۆڕشی فکری ئابووری کە لێرە ڕوویدا لەوێ ڕووی نەدا عەرزەکەم ئەوەیە دلیلی زۆر منتەقیشیە بەرخلافیەوەی کە ڕوانگەی زۆر هەیە ئەڵێنەوە خەڵکانی ئەو ناوچەیە لە حازی فکریەوە ناتەوانن مەسایلی فەرهەنگی زۆرتر بەرجستاکەنەوە من پێشتر لە نووساوی کە ئێوە ئیشارەتان پێکرد ناوی چەندین بیرمەندم بردووە کە لەوێ تئۆریزەیان کردووە کە ڕۆژهەڵاتیەکان کەسانی تەمبەڵ و لە حازی فەرهەنگیەوە ناتەوانن و وتویانە کێشەی تەمەدونەکانە و ئەوێ تەمەدونێکی دواکەوتوویە و ئەوانە لە کولا لە ئەدەبیاتی کۆمەڵناسیە پیان ئەڵێن ئیدالیستەکان هەر لە هێگلەوە باوکی ئەم فکرە هێگلە کە لە تەقسیمبەنی جیهانە بە جیهانی دواکەوتوو کە لە حازی تەمەدونەوە ناتوانن پێشکەون بۆیە ئێستا ئەڵێن ئاوای لێ هاتەوە بیرمەندان و ساحب نەزەرانی ماتریالیست کە ئەگەڕێن بە شۆن ئەوەی کە بزانە لەو کۆمەلگانە چه اتفاقی لەو دەورەی گوزارا کەوت کە لە ڕۆژ ئاوا وەدوا کەوت ڕۆژهەڵات وەختی چاو لێەکەین مەسەلەن نمونەی ئەقلیمی دێنەوە کە لەوێ کۆمەلگای دەورانی دەرەبەگایەتی بە تۆری واقعی بوو نمونە ناوی لێ برێ مالکیەتی خصوصیتیا بەرچەستە نەبووە بە خاطری وەزعیەتی ئەقلیمی لەوێ شاخ و داخ و بیابان و دۆڵی بەرین کارێکی کردووە کە زۆربەی کۆمەلگاکان بۆ نمونە لە دێ و لە شارەکان قەتیس بوون پەیوەندیان لەگەڵ یەک مەحدود بووە و بۆیە هەوڵیان داوە بۆەوەی کە ژیانیان بەڕێوە بچێت نوعی اشتراکاتیان لە بەڕێوەبردننی ئابووری خۆیان بەدەستێناوە ئەوە بۆتە بایستەوەی کە مالکیەتی خصوصی بۆ شێوەیە کە لە سیستمی دەرەبەگایەتی لە ڕۆژاوا بوو لە ڕۆژهەڵات شکلی نەگرت و ئەوە بۆتە بایستی ئەوەی کە دەوڵەت نەخشێکی بەرجەستەتری لە سیستمی ئابووری ڕۆژهەڵاتە بەدەستێنەوە بۆ نمونە مارت ناوی لێنێ ئابووری ڕۆژهەڵاتی یا سیستمی بەرهەمهێنانی ڕۆژهەڵاتی کە ئەمە شاخسەکانیەتی و لەم نەزەرەوە کە ئەبینین ئەوە پێشینەکەیەتی وها نییە کە هەر لە خۆڕە بە تۆری اتفاقی ئەو ناوچەیە دواکەوت بێ جا ئەمە بۆ ئێستا زەرورەتی هەیە بۆ بەحسی ئێمە بۆیە زەرورەتیە کە بڵێن یەکێ لە هۆکارەکانی ئەوەی کە بزوتنەوە کۆمەڵایەتەکان لەوێ بەهێز نەبوون ئەوەیە کە ئەو ساختاری ئابووری هیچ وەخت نەبووتە باعثی ئەوەی کە ئەو هوڤیەت تازانە ئەو ناسنامە تازانە کە ناومان لێ بردن وەکو ناسنامەی بۆ نمونە چینایەتی ناسنامەی جنسیەتی و هەموو ئەوانە بۆ شکڵی کە لازمە ناڵێم نییە
ئەتراف ملێتە نەگەن هیوادارن بینەران بۆ شێوەی کە لازمە لەوێ شکلی نەگرتووە بۆیە زۆر بە ئاسانی هێزێکی کۆنەپەرست ئەتوانێت لەناو کۆمەلگا جێپێ پێدا بکات بۆ نمونە تاالبان هێزێکی کۆنەپەرستی کۆنەپەرستە کە ڕفتاری تەنانەت لە سەدەکانی ناوەڕاستان نمونەی نابینین بەڵام آخر ئەوانە خۆ ئەبن بە تاالبان ئینسانن ئەو لە کوورەیەکی ترەوە خۆ ناتون بێرە هەلو دەوروبەرە پەیوەست بوون بە تاالبان قسە لە 100,000 چەکداری تاالبان نەکرێت قسە لەوا کرێت پێگەیەکی کۆمەڵایەتی چەند 100,000 کەسیان هەیە دەباشە ئەوانە کێن ئەوانە خەڵکی ئەو ناوچە ئەگەر ئەوە لە بەرچاو نەگرین کە ئەوە لە غیابی هێزی پێشکەوتوایە کە هێزێکی کۆنەپەرست دەتوانێت بەشێک لە کۆمەلگا بەرەو خۆی ڕاپێشێ ئەوە بە هەڵەدا ئاچین و چونکە ساختاری ئابووریەکەشی ساختارێکی ئابووری بەرهەمهێنەر نییە دوای ئەو گۆڕانکاریانەی کە نەیتوانیوە تێپەڕی بکات زۆرتر ناوم لێ ناوە سیستمی ئابووری دەرهێنەرە یعنی لە ژێرخانی ئابووریەکەی دەری دێنێت بەڵێ ئەی فرۆشە سادری دەکات بە دەرەوە لە مقابلیە ئەرز وەرەگرێ کالای هەرزان وارد دەکات بەڵام سیستمی ئابووریەکی بەرهەمهێنانی نییە کە بەرهەم بێنێت و ئەوە بێتە باعثەوەی کە بۆ نمونە چینی کرێکارەکەی گەشە بکات تۆ ئەگەر سیستمی بەرهەمهێنەرت نەبێت لەوێ خەڵک بڕۆن کار بکەن و لەوێ هویەتێکی تر بۆ خۆیان بەدەست بێنن معناوەیە منشەی ئابووری کۆمەڵانی خەڵک لەوێ ئەبێ شتێکی تر شتێکی تر بێ بێژگم لەوەی کە هێزی کاری خۆیان ڕاستەخۆ بۆ نمونە لە کارگا و کارخانە بفرۆشن لێو شوێنە کوێیە یا ئەوەیە بازرگانیە کالا هاوردە و هەناردە ئەکات یا ئەوەی کە ئەبێ لە منبعی تعلقی عشیرەیی و قەبیلەیی و حزبی و بنەماڵەیەوە لە شوێنە دەستمۆز وەربگرێ و ئەو وڵاتانە مەجموعەن لە وەزیەتێکی ئاوا بەسەرە بن و هەر ئەمەش بۆتە باعثەوەی کە بۆ نمونە هێزی دەرەکی هێزی ئیمپریالیست بە خاتری دەوڵەمەندی تەبیعی ئەو وڵاتانە ڕوو بکاتە ئەوێ و لە بەرابەر خۆیدا هێزێکی کۆمەڵایەتی بەهێز نابینێت نابینێ لەوێ کۆمەڵانێکی خەڵکی یەکجار زۆ برژنە نەوە شەقام و کۆڵانەکان منابعی ئابووری تحتیل بکەن شوێنی کارەکان تحتیل بکەن و فەلەش بکەن کۆمەڵگا و کافکەیە هێزی ئیمپریالیست بڕوا وەکو ئەوەی لە ئەفغانستان کردی سەرۆک عەشیرە و سەرۆکی ئەم حزب و ئەو حزب کۆ بکاتەوە ئەوانە ڕازی بکە ئەوانە چەند هێزی چەکدار بە دەوری خۆیانە کۆ بکەنەوە و خەڵک سەرکوت بکەن جا بۆیە زۆر پێچیدەترە وەزعیەتی ئەم ناوچە لەوەی کە بڵێن سرفەن هێزی دەرەکی ئەتوانێت تۆزیحی ئەو وەزعیەتە بدا و دیارە ئەمە معناوەیە ئەرک دیاری ئەرکەکانیشمان لەوە ئەتوانێت استخراج بکەیت چوە ئەگە کەسێ وتی ئەمە هەموو بەڵاکە خەتای هێزی دەرەکیە ئەگە وتی هەموو خەتای ئامریکایە معنایەوە بە نەتیجە ئەگرێ کە ئەبێ ببین بە هێزێکی زدە ئامریکایی ئەوە ئاخاتە دەستوری کاری بەڵام ئەگە وتی لە ناوخۆی خۆشمانە ئێمە پێویستیمان بەوایە هێزی پێشکەوت و خواز بزوتنەوەکان بەهێز بکەین ئەوەیە ئەتوانێت ڕێگە حەلبێ ئەو وەختە ئەوە ئاخاتە دەستوری کاری خۆیەوە ئەوە بێتە بەشی لە حوزەی فعالیەتی کە بەداخەوە ئێمە ئێستا ئەوە کەمترە بینین و ئەگەر دوایی بینە سەر ڕێگە چارەکان بۆشی شاراکەین کە چۆن ئەتوانین مامەڵە لەگەڵ ئەو وەزعێکی ئەبە و شکڵە بکەین کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گرفتاریەتی کاک عادڵ بە مەسەلەیەک ئیشارەتان کرد بەڵام ئایا ئەو سیستمی سەرمایەداریە لە وڵاتانە جێکەوتووە یان نا سیستمی سەرمایەداری بەو معنایەکە سەرمایەدارێک یا سەرمایەداران جایسە دەوڵەت بێ یا کەرتی تایبەت بێ وجودی هەیە کرێکارانە ئیسە بەرهەمهێنەریش نەبن دەرهێنەر بن یا کووانن وە بەشی سروشتی دەرهێن و ئەیفرۆشن لەخەرە مناسباتەکە مناسباتێکی سەرمایەداریە ئایا اون مناسباتە مەوجود هەیە لە وڵاتانە بەو حەدەی خۆی گەیشتووە یا نەگەیشتووە ئەگەر گەیشتووە خۆب ئەو تەقابڵەی وە هەر ئێوە لە باسەکەشتان ئیشارەتان پێ کردووە لە بینی سەرمایەدار و کرێکارە هەر دێتە پێشەوە ئەبوایە ئەبەو شێوە ئەو مەوزوعە بچوایەتە پێشەوە ئەوە بە شێوەیەکە بەڵێ نظامێکی سەرمایەداریە لەوێ قسە لەسەر ئەوە نییە کە ئەمە سەرمایەداری یان ناسەرمایەداریە وە کولەن بەحسەوە نییە کە ئەگە سەرمایەداریە با بیکەین بە سەرمایەداری و ڕێگە حەلە نەخێر ئەو کۆمەڵگانە هەمووی نظامی سەرمایەداری بەسەریانە حاکمە بەڵام گواستنەوەی نظامی دەربەگایەتی بۆ سەرمایەداری لە ئەسەری شۆڕشێکی سەرجەمگیری ئابووری فکری فەرهەنگی فەلسەفی نەبووە بەڵکو دەستکرد بووە وارداتیە ئەمە لە نتوانین بڵێن وارداتیە و لەوێ بۆیە ئەبینین نخبەکانی کۆمەلگا ئەو پرۆسەیان هدایەت کردووە
تۆ لە کەم کۆمەلگای ئەو ناوچەیە ئەبینی کە شۆڕشێکی کۆمەڵایەتی لە نوعی شۆڕشی فەرانسا بوون اتفاق کەوت یا شۆڕشێکی سەنعەتی وەکو شۆڕشی سەنعەتی کە لە بریتانیا لە سەدەکانی 15 بەرودووە سەری هەڵدابێ هەموو شتێک دەستکردە هەموو شتێک لەسەرەوە بەسەر خەڵکا سەپاوە و هەر ئێستاش ئەبینین زۆرتر ئەوە بەسەر ئەو وەزیەتە زاڵە وەزیەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جا بنابەرین بەحسەکەمان لەسەر ئەوەیە ئەم شکڵە لە سەرمایەداری کە لەوێ حاکمە زۆر بەرتەسکەکاتەوە بوار بۆ ئەوەی کە هێزی پێشکەوتوخواست ڕشت بکە و چونکە هێزی پێشکەوتوخوازی بەرەساسی ژێرخانی کۆمەلگا ڕۆشت دەکات و ئەو ژێرخانی کۆمەلگای ئەوانش ئەوێش لاوازە بۆیە ئەم پرۆسە وەکو ئەڵقەیەکی منفی لێدێ ئەنی هێزی پێشکەوتوخواز بەرەساسی وەزیەتی ناو وەزیەتی ژێرخانی ئابووری کۆمەلگا بەهێز نابێ و چونکە ئەو هێزانە بەهێز نابن هێزی کۆنەپەرست و دەوڵەتانی دیکتاتۆری بەهێزە بن هێزی دەرەکی دێ خۆتێوەردانەکات و دواتریش هەر شکستێکی بۆ خەڵکە واردکە هەر بەڵایەکی بەسەر ئەو خەڵکا بێنن دووبارە ئەگەڕێنەوە سەرخانەی یەک کە لەوێ ژێرخانی ئەو وڵاتە ژێرخانی بەتایبەت ئابوووریەکەی ئەوەندە بۆ شکڵە نییە کە هێزی پێشکەوتوخواست یا ڕۆژکاتوە ئەو بازنە دەور ئەداتەوە ئێستا کاتی ئەوە هاتووە کە ئێمە ئەم بازنەکە بە دەوری خۆیان ئەخولێتەوە لە شوێنێ ببڕین کەیتە ئەو دەورە نەخواتەوە ئەو برینەش معنای ئەوەیە کە تەمەرکوزی هێژی ئازادی خواز و پێشکەوتوخواز دەبێت لەسەر ئەو بزوتنەوە کۆمەڵایەتیانە بێ و بە بەهێزکردنی ئەوان بۆ نمونە دەستی دەرەکی کورد بکاتەوە دەستی مەسەب کورد بکاتەوە هەژاری نەهێڵێ وەلا آخر بەڵام ئەوەش کارێکی ئەستەمە بۆچی کارێکی ئەستەمە یاگەر ئەتوانە بڵێم ئەوە پرۆسەیەکە ئەو پرۆسەش بەوە دەست پێکات کە ئێمە بتوانین دەسەڵاتی سیاسی ئێمە منزومە هێزی چەپە و دوای دێنە سەری بۆ من ئەڵێم هێزی چەپ ڕێگە حەلی وەزیەتی ئەوەیە هێزی چەپ بتوانێت دەسەڵاتی سیاسی بەدەستەوە بگرێ خەڵکی فەقیر و هەژار لە ڕاستی ئەو دەسەڵاتە بن و لە پرۆسەیەکە بە تەدریج ساختاری ئابووری ئەو وڵاتە بگۆڕن کە لەوێ هێزی کۆمەڵایەتی بەهێز لە ناخی و کۆمەلگا سەر هەڵبداوە لەوێتر هیچ دەوڵەتێ بە ئاسانی نەیە بۆ نمونە دەسەڵات بگرێ بەدەستەوە ئەزانم لە بەرابەرم بەحسێ منە ئەو ملاحەزە یا ئەو مخالفتە مەترح ئەکرێکە ئەوە بۆ شکڵە پێچیدە نییە کافیە بۆ نمونە ئامریکا دەخالتگەری نەکە ئەو کۆمەلگانە بۆ خۆیان هەموو شتە حەلوفەس لەگەن هێزێکی دەرەکی تر دەخالت نەکە لە جوابی ئەوە من ئەوە ئەڵێم مەگەر ئیمکانی هەیە لە وڵاتێکی بۆ نمونە وەکو نۆروێژ وەکو ئینگلیستان وەکو ئەڵمان دەوڵەتێکی چ ناخۆیش بێ یا دەڵە هێزێکی دەرەکی بێ هێزێکی کۆنە پەرستی وەکو داعش یا وەکو تاڵەبان سواری سەری خەڵکە ئیمکانی هەیە حکوومەتێکی ئیسلامی وەکو کۆماری ئیسلامی بڕۆ لە فەنلاند تۆدا بمەزدێنی ئیمکانی نییە هەزار دەوڵەتی دەرەکی بێن هەزار تۆتە بکەن هەزار بۆ ناتوانێت لەبەرەوەی کە گەشەی هێزی بزوتنەوەی کۆمەڵایەتی لەم کۆمەلگانە بە نەوعێکە هیچ دیکتاتۆریەکی لەو نوع ناتوانێت لەوێ سەرهەڵ بدا کولەن لە ناو کۆمەلگا ناتوانێت ئەفراد پەیدا بکە کە مەسەن ببن بە ئەندامی لە تاڵەبان ناتوانێت 70-80 هەزار چەکداری بێ کە خۆیان بە کوشت ئەدەن دەبڕۆ لە وڵاتێکی پێشکەوتووی بۆ نمونە بڕۆ لە دانمارک زانم دەتوانی 20 نەفەر پەیدا بکەی بە خاتی مەسیحیت خۆیان بە کوشت بدەن پەیدا ناکەی لەو نەزەرەوە عەرزەکەمەوە ئەوەندە ئەگە هەزار دەوڵەتیش بێت تازە لێ هەوڵیشی بۆ بدە عەرزەکەمەوەیە هەزار دلیلی لەو نوع بێنینەوە کە بە هێزی دەرەکی ئەم شتە خولاسە بکەینەوە ئەسڵی مەطلبمان لە بەیرە چێ کە ئەویژەوەیە کۆمەلگا لە سەرنجامی کێشە و ناکۆکی هێزە کۆمەڵایەتیەکانەوە گەشاکە دژەکردەوەی یەکی ئەم هێزە کۆمەڵایەتیانە کە بەرژەوەندی جیاوازیانەیە بۆوانە یا گەشاکەن یا شکستە خۆن یا عەقەبنشینیەکەن کەسێکی ماتریالیست کەسێک بە ئەنگیزەی چەپ و مارکسیستیەوەی بڵێ بڕۆ بدانێ نەوعی کێشمەکێشی چینە کۆمەڵایەتیەکان بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆنە و بۆچی ئەوانە ناتوانن یارمەتی دەربن کە کۆمەلگا بەرەو پێش بچێت و لەوێ هەوڵ بدا هێزی پێشکەوتوخواز چینی کرێکا چەپەکان بەهێز بکە بۆەوەی کە لەو کێشمەکێشی ناوخۆیە ئەوان تێیدا موفق بن ئەگەر ئەوەی لە دەستوری کاری خۆیان خارج کرد تەمەرکوزی کردە سەر ئامریکا و ئینگلیستان عەرزم کرد یەبێت لە باشترین حاڵەتە ئەبێت هێزێکی ضد ئیمپریالیستی کە خراپ ناڵم خراپە بەڵام کافی زۆر چاکە کاک عادڵ بەو شێوەیەوە کە باسان کرد ئەبێ هێزی چەپ و چینی کرێکار و هێزە کۆمەڵایەتەکان یەک بگرن لە باری کۆمەڵایەتی ئەو کۆمەلگا ئیسە بۆ نمونە بڵێن کۆمەلگایەکی وەکو ئەفغانستان وەکو ئێران ببەنە پێشەوە
بەڵام ئایا زەمینەهای ئەمە مەوجودە یان نا بۆ جۆرە واوێ باسێکەن کارکردن بۆ شتێکی وە وەختی ئەوێت و ئەوە جاری وایە ئەو وەزعیەتێکێنێتە پێشەوە کە لە ئەفغانستان هاتە پێشەوە ئەبێت چی بکرێ بۆ ئەوە جارێکی تر خەڵک لە ساڵێکەوە نەکەوێتە ساڵێکی تر وە بتوانێ ئەو شرایطە بگۆڕدرێ ئەمە بە شێوەیە چێتە پێشەوە چونکە ئەو بە باوەڕی من زۆر بەنامەکە کاتی کافی نیت بە ولی بڕۆمە سەری بەڵام لە کولیاتی خۆیان بە باوەڕی من چونکە هێزی کۆمەڵایەتی لەو ناوچەیە بە خااتری ئەو ساختاری ئابوووریەکەی ساختاری فەرهەنگەکەی وە زاڵبوونی دەوڵەتانی ملهۆر بە پشتیوانی هێزی دەرەکی نەیهێشتووە گەشە بستێنن و لەوێ کۆمەڵانی خەڵک بە شێوەیەکی ئاسایی ناتوانن لە ڕفت و ئامەدی ڕۆژمەڕە لەسەر کا لە شەقام بەتابێت لە شوێنی کارەکان لە ساختاری ئابوووریەکی بەرهەمهێنان هاوپەیمانیەک ببەستن و ئەو هاوپەیمانیە ببێتە بایستی ئەوەی کە دەوڵەت ساقت بکەن ببێتە بایستی ئەوەی کە کۆمەلگا بگۆڕێ بەرەو پێشبەرێ هێزی سازماندراوی سیاسی گرنگیەکی زۆرتر پەیداکە لەوێ ئێمە احتیاجمان بە هێزی حزبی بۆ نمونە هەیە هێزی حزبی چەپ پێشکەوتوخواز کە ببێ بە پشتیوانی ئەو بزوتنەوە کۆمەڵایەتیانە کە بەداخەوە لاوازن و لە پشتیوانیکردنی ئەوانە بتوانێت لە بەدەسەڵات گەیشتنیان یارمەتی دەربێ سەردەمی خۆی لە کۆمەلگا پێشکەوتوخوازەکانە بکەنەوە پێویستیە نەبووە ئەو بزوتنەوانە بە خاتریەوەی کە لە پەیوەندیەکی کۆمەڵایەتی چڕاوپڕدا توانی لەگەڵ یەک سەرۆکاریان بێ گەشەیان سەن و حزب و ڕێکخراوی سیاسی نەتیجەی ئەو گەشە سەد نەبوو ئێستا شە دەتوانێت ئەوە بێ بەڵام نەخشی حزبی سیاسی بە باوەڕی من لە کۆمەلگاکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر گرنگە کە پشتیوانی ئەو بزوتنەوە کۆمەڵایەتیانە بکات کە بە سەریان هەڵداوە بەڵام بواری گەشیان لاواز بە تۆری نسبی لاوازترە بەڵام ئەوەی کە تا ئێستا اتفاق کەوتووە کە حزب دەوێت دروست بە حزبی چەپ و پێشکەوتوخواست بۆ یاڵێمەوە شتێک نەکە من کەشفم کردێ ئەوە زیاتر لە 100 ساڵە لەو ناوچەیە شتێک بە ناوی چینی کرێکار هەیە حزبی سیاسی چەپ دروست بووە حزبی مارکسیستی دروست بووە ئەوە شتێکی تازە نییە بەڵام خەتایە کە تووشی بوون یا هەڵەیە کە لەگەڵی ڕوبەڕوو بوون ئەوە یان ئاسەواری دەورەی سۆڤێتیان بەلاوە ماوە یا بەداخەوە هەربوون بۆ هێزێکی زێدە ئیمپریالیست لە باشترین حاڵەتە و لەلایەکی تریشەوە خۆیان بە ساحەبی مشکلاتی ئەو کۆمەلگان نەزانیوە ولو ڕوەوە بتوانن تەمایل و باوەڕ و اعتمادی کۆمەڵایەتەکان بۆ لای خۆیان جەلب بکەن زۆرتر جەنبەی ئیدئالیستیان بە گفتمانی چەپداوە تا گفتیم تا تەسویرێکی ماتریالیستی بۆ نمونە ئاڵێم بەش گەڕاون بە شۆن چینێکی کرێکارە کە سەردەمی خۆی مارکس تعریفی کردووە بە 30 هەژدەهەمی وڵاتانی وەکو ئاڵمان و بریتانیا کە پەیدایان نەکردووە لە زەهنی خۆیانە دروستیان کردووە دروستیان کردووە چونکە نەیانتوانیوە پێیان بگەن و پەیدایان بکەن بۆتە بایسەوەی کە قەتیس کراوە کەوتونەتە پەراوێزی کۆمەلگاوە بۆ نمونە زدیەتیان لەگەڵ مەسهەب بە شێوەیەک نەبووە کە لە خەڵکەکە حاڵی بن بۆ پەنا ئەبەن بۆ مەسهەب وەختی ژیانێکی ئاسوودەیان لە حازی مادیەوە لە ئەمن و ئاسایشان نین لە مەزیقەدان معنای ئەوەیە کە تۆ بێ ئەو وەرگەزیەتی مادیەکەیان بگۆری تا پەنا بە مەسهەب دەبن بە شعاردان و بە قسەوتن بە مەسهەب و ئاین ناتوانی ئەو خەڵکە لە خۆت نزیک بکەیتەوە وە کولەن ئێستا کاتیەوە هاتە ئەو هێزە خۆی لە پاشماوەکانی ئەوەی کە بە بەرەی سۆڤێت ناسرابوو بتەکێنێ و ببێ بە هێزێکی کۆمەڵایەتی بۆ نمونە جوابی مەسائلی ژنا بداتەوە جوابی مەسائلی ملی بداتەوە جوابی مەسائلی کرێکاری لەو ناوچەیە بداتەوە بە بافتەکەی خۆیەوە و لەوێ هەوڵ بدات کە ژیانی ڕۆژمەڕەی کۆمەڵانی خەڵک گۆڕانکاری تیا بە وجود بێرێ و تەنها ئاسۆکەی ڕوو نەخات کە ئێمە بۆ نمونە لە سوسیالیزم توانێت چ کۆمەلگایەک بۆ ئێوە بەدیبێن و ئەوێ چەندە خەڵک بە ئاسوودەیەگا حتمما ئەوە توانێت ئولگویەک بێ کە خەڵخەبات بۆ نمونە بۆ گۆڕانکاری بکە بەڵام ئەگەر لە ژیانی ڕۆژمەڕەیە ئەوەی ئەحساس نەکرد تەنها ناتوانێت بە ئایندە بژی هیچ کەس پشتیوانی لە کەسی تر ناکە چونکە لە ئایندێکی دوودەست شتێکی پێدا بەڵکو لە ژیانی ڕۆژمەڕەیە ئەبینێ بێ ببینە کە گۆڕانکاریەک ڕوو ئەدا لەوێەوە پەیوەستە بێ بەهێزی چەپەوە بە حزبی سیاسیەوە
و عەرزیشم کردی حزبی سیاسی گرنگیەکی تریشی هەیە ئەوەیە کە لەو ناوچەیە چونکە لە بافتەکەی بۆ شێوەیەکە باسمان کرد هەر چەند سەد کەس ئەتوانێت ئەسلحە بەدەستەوە بگرێت و کۆمەڵگا بشێوێنێ حزبی سیاسی ئەبێ لەو ناوچەیە بە باوەڕی من زەرفیەت و توانایی بەرەنگاری ئەوەشی هەبێت لە بەرامبەر هێزی کۆنەپەرستەوە وەکو تاڵەبان بۆ نمونە خۆی چەکدارەکات و بە زۆر خۆی داسەپێنێ بەسەر کۆمەڵانی خەڵکە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان بۆ نمونە لە ئێران اتفاقاتی بکەوێت و کۆمەلگا تەغییر و تەحوڵاتێکی تیا بە وجود بێ هێزی کۆمەڵایەتی بزوتنەوە کۆمەڵایەتەکانیش ئەگەر لە ڕاستی ئەو گۆڕانکاریانە قرار بگرن کافیە چەند هەزار کەسێکی مجاهد و سەڵتەنە تەڵەب و ئیسلامی و ئەلەو شتانە چەک بەدەستەوە بگرن و کوشتار و قەتڵ عام ڕێ بخەن بەر بە و حەوادسە بگرن بۆ یەک لەوێ هێزی چەپ بتوانێت ئەبێ زەرفیەتی ئەوە لەخۆیە بە وجود بێنێت لە حاڵەتێکی ئاواشتا بتوانێت پارێزگاری بکات لە هێزە کۆمەڵایەتیە پێشکەوت و خوازەکان. کاک عەبدڵ ئێوە وا باسەکەن کە ئەو ئاڵوگۆڕە ئەبێ لە بەشێکی زۆر بەرین لەو ناوچەوە ڕوودات. ئایا ئەمە هەمویان پەیوەندیان بەیەکەوە هەیە؟ لە بابەتێکەوە پەیوەندیان هەیە هاتنە سەرکاری تاڵەبان یا جەمهوری ئیسلامی ویا لەلایەکەوە داعش خۆب تاسیری لەسەر ناوچەکانی کە بووە، بەڵام ئایا ئەو گۆڕانکاریانەوە ئێوە ئیشارەی پێیەکەن ئەبێ هەر لەو ئاستە ناوچەیە ڕووبدایە ئەکرێ لە ناوچەیەکی چکۆلەوە دەست پێ بکات؟ مەسەلەن ئێمە بینیمان لە زۆر کێشەکانی قوڵ و شەڕ و کێشەی سووریا ئەبین مەسەلەن ناوچەیەکی ڕۆژاوا ئەتوانێ ئاڵوگۆڕێکی تر بە وجود بێنە. ئایا ئەمە ئەتوانێ پەیوەندی بە هەموو ناوچەوە نەبێەوە؟ بۆ نمونە باتەوەجە بە بافتی کوردستان و هێزی چەپ لەو ناوچە بتوانێ ئەم حرەکەتە دەست پێ بکات و ببێ بە نمونەیەک بۆ ئەم مەسەلە؟ تەبیعەتەن گۆڕانکاری لە هەموو شوێنە هاوکات ڕوو نادا، ئەبێ لە شوێنە دەست پێ بکە شوێنەکانی تریشی پێوەستە بێ، بەڵام ئەوەی کە گرنگە پرۆسەی پەیوەستبوونی دەوروبەر بە ناوچەیە کە ئەم حرەکەتە دەست پێەکە نابێت زۆر توول بکێشێ، چونکەوە ئەتوانێ ببێتە بایسیوکی گەشە نەکات و لە شوێنی خۆی بمێنێتەوە و گەشە نەکردنەکەشی معنایەوەیە کە ناتوانێت بە ئەهدافی خۆی بگات. دیارە کۆمەڵگاکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەر کامەیان دارای تایبەتمەنی خۆیانن. ئێمە زۆر لێرە بە شکلی کولی باسمانکردن و چونکە بە شکلی کولیش باسمانکردن معنایەوەیە کە پشتی هاوبەشیان هەیە. ئەو شتە هاوبەشیشان بۆ نمونە ساختاری ئابووریەکەیان، ئابووریەکی بەرهەم نەهێنەرە، تەک مەحسوولیە، زۆرتر لەسەر ئەساسی هەناردەکردنی سەروەتی تەبیعی و هاوردەکردنی کالای هەرزانە. بۆ نمونە تۆ چاو لێ بکە لە وڵاتێکی وەکو قەتەر لە جەمعیەتێکی نزیک بە 10 ملیۆنی 2 ملیۆنی خەڵکی ئەو وڵاتە خۆی، هەموو باقی نزیک بە 8 ملیۆنەکەی تری خەڵکی دەرەوەن هێنراون بۆ کرێکاری لەو کاری خەدەماتی زۆر نەکاری بەرهەمهێنەریش. ئەمە تۆ ئەو کۆمەلگا بتوانێت ئەوە ڕێکی بخەی بۆ نمونە هەستێتەوە و شۆڕش بگا کارێکی ئاسان نییە کە بە 80% خەڵکەکەی مەهاجرن بۆ نمونە. هەجا هەر بۆیە ڕووداوەکان و گۆڕانکاریەکان تەبیعەتەن هاوکات لە هەمووی ئەم وڵاتانە ڕوو نادا، لە شوێنێک دەست پێ ئەکات وەک شوێنەکان تری پێوە پەیوەستە بن. بە باوەڕی من زەمینەی ئەوەی کە گۆڕانکاری ئەساسی لە شوێنێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەست پێکە ئەگەر شوێنە دیاری بکەین لەوێ بڵین لەوێ ئیمکانی زۆرترە ئێرانە. ئێران لە هەموو ئەو بوارانەی کە ناومان لێ بن لە حازی ئابووریەوە بافتی چینایەتەکەیەوە ئاگاهی سیاسەکەیەوە پێشکەوتوترە سەر ڕایەوەی کە ڕژێمێکی کۆنەپەرست بەسەریا زاڵە تا بەشەکانی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لەوێ زەمینەی ئەوەی کە شۆڕشێکی ئازادی خوازانە ڕوو بدات، لەوێ خەڵکی کرێکار و زەحمەتکێش و هەژاران لە دەسەڵات نزیک بنەوە ئەگەری بە دەسەڵات نەگەن زۆر محتەمەلترە تا وڵاتانی تر، بەداخەوە لە وڵاتانی تر زەمینەکانی زۆر لاواستران. و بەڵێ لە ناو ئێرانیش ئەگە چاو لێ بکەی بە باوەڕی من لە کوردستان زەمینەکەیژی زۆرتریشە، تازە زۆرتریشە کە لەوێ هێزی پێشکەوتوخواز و چەپ و ئازادی خواز لە ڕەسی دەسەڵاتی سیاسیە قرار بگرێ و ببێ بە پشتیوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان کە لەوێتر هێزی کۆنەپەرست بۆی کە چەند سەد کەسێک ڕێگەخەن و چەکداریانەکە نەتوانێت بزوتنەوە کۆمەڵایەتیەکان
سەرکوت بکەن بەڵام ئەوەش چەندین شەرت و شروتی هەیە بە باوەڕی من یەکی لە شەرت و شروتە ئەساسیەکانی ئەوەیە ئەو هێزە چەپ و پێشکەوت و خوازە خۆی دەرگیری مەسائلی کۆمەڵایەتی ئەوێ بکە بە شوێن جوابی ئاسانی پرسیارەکانە نەگەڕێتەوە کە یەکێکیانەوەیە هەموو بەڵاو مقدرات بڵێ خەتای هێزی دەرەکی و بۆ خۆی ئاسوودە بکات و ئەمری تاثیرگوزاری لەسەر فعل و انفعالاتی کۆمەڵگاکەی خۆی لە دەستوری کار خارج بکە ئەوە نەکا بە وەزیفەی خۆی بەڵکو وەزیفەی خۆی بکە بە تەبلیغات دژی هێزی دەرەکی تەبلیغات دژی بۆ نمونە مەذهب یا ئەلەونەوە لە ناخی ئەو کۆمەلگاوە هەڵ نەدا و هێزانە بەهێز بکە جا بۆیە ئەڵێم ئێران بە باوەڕی من ئەگەر ئێران بتوانێت گۆڕانکاریەکی ئەبەم شکڵەتیا ڕووبدا و هێزی چەپ و پێشکەوت و خواز ژیرانە مامەڵە لەگەڵ قەزیەکە بکە تەئسیری یەکجار زۆر لەسەر هەموو ناوچەکە ئەبێت هەروەک چۆن کاتێک کۆماری ئیسلامی هاتە سەرکار تەئسیرێکی زۆر منفی لەسەر هەموو ناوچەکەدانا بۆ ئەگەر ئاڵوگۆڕێکی پێشکەوت و خوازانە لەوێ اتفاق بکەوێت ناتوانین چاوەڕێ ئەوە بکەیت کە بە خاتری گۆڕانکاری لە ئێرانن تەواوی ناوچەکە تحتی شعاعی ئەو گۆڕانکاریە باشانە قەرار نەگرێت ئیمکانی ئەوەی هەیە بەڵام ئەوە بە هیممەت و بە ژیری هێزی چەپ و پێشکەوت و خواز گرێ خواردووە کە جزئیاتەکەی زۆرە گوادام لە وەختێکی ترە بتوانین باسی لێوە بکەین بەڵام محتەمەلە هەر ئەلبەتە هەر لەسەرم باسە بمێنینەوە کە ئێوە باسی ئێرانتان کرد تەبعەن ئەو جیاوازیانە لە ئێرانە هەیە هێزی سیاسی دەوری بینیوە بەڵام دیسان هەرە و پرسیارە دێتە پێشەوە کە ئەکرێ لە کاتی ئاڵوگۆڕێکی بنەڕەتیە یا وەکو ئینقلابێکی 57 دیسان هێزی دەرەکی بتوانێ دەور ببینێت و دیسان بتوانێ ڕوتی ڕووداوەکان بەلایەکی ترا بباکە بەنەفعی خۆیانە ئەمە لە مدەتی پێشوە لە ئێران ئەبینین مانگرتنهای گشتی بووە زۆریش توولانی بۆ مانگرتنەکان و هەروها ئەبینین ئاخێزی جەماوەری لە چەند شار و لەم لاولەولا ڕوو ئەدات ئێمە تەجروبەی ساڵەکانی 96 و 98مان هەیە چەنێ ئەمە محتەمەلە کە ئەم جارە هێزی دەرەکی نەتوانێت یا هێزی دەرەکی چارسکەم یا هێزێکی تر لە دەرەوەی سەجا قدرەتەکان بن یا هێزێکی ئیسلامی دەرەوە نەتوانێت تاسیری ببێت چەندێک توانێت ئەمە سەرنوشت ساز بێ یا بتوانێت وەزعیەتەکە بگۆڕێت ئەو مەشروتە هەر بەوەی کە هێزی لە ماوەی تا ڕوخانی کۆماری ئیسلامی هێزی بزوتنەوە کۆمەڵایەتەکان بتوانین گەشە بستێنن هێزی چەپ بەهێز بێ ئەگەر ئەوە ڕوونەدا تەبیعەتەن هێزی کۆنەپەرست ناوخۆی و هێزی ئیمپریالیستی دەرەکی ئەتوانن بێن هەلەکە بقۆزنەوە یعنی هیچ زەمانەتێک وجودی نییە کە ئەوەی کە بحەقە لە کێشمەکەشی کۆمەڵایەتیە براوە بێ بۆیە عەرزەکەی من ئەوەیە ئەو ڕێگە حەلە ئاسانە کە ئەی خەنە بەردەبی ئەمە بازەن ینی دژایەتی لەگەڵ هێزی دەرەکی ئەوە بە هیچ شێوەیەک جوابی نیازەکانی مبارزەی کۆمەڵانی خەڵک ناداتەوە ئەوەی کە جواب بەداتەوەی کە بزوتنەوەی کۆمەڵایەتی لە ناخی کۆمەلگا بەهێز بێ هێزی چەپ و پێشکەوت و خواز بەهێز بێ و ئەگەر کاتی ڕوخانی بۆ نمونای سەقسەی ئێران بکەین کۆماری ئیسلامی مەترەح بوو و کاتی بەدیلی دەسەڵاتاتە ئاراوە ئەو بزوتنەوانە ئەوەندە بەهێز بن هیچ هێزێکی دەرەکی نەتوانێت بێ دەخالەت بکات و چارە نووسەکی دیاری بکات بەڵام بە هەر ئەندازێک هێزی پێشکەوت و خواز نەتوانێت لە ئەمری بەهێزکردنی بزوتنەوە کۆمەڵایەتیەکانە موفق بێ بواد بۆ ئەوە ئەمێنێتەوە کە هێزی دەرەکی و هێزی کۆنەپەرستی ناوخۆی بێ هەلەکە بەدەستەوە بگرن و بۆ دۆرەیەکی تو کۆمەلگا هدایەت بکەن جا بۆیە عەرزم کردی بەستگی بەوەی کە خەتی تاکیدەکان بەسەر کام بەشا ئەکێشی وەزیفەکانیشمان دیاریەکەن ئەگە خەتی تاکیدت کێشایە ژێرەوەی کە هەموو شتێک هێزی دەرەکیە ئەو وەختە تەمەرکوزەکەت ئەەکەیتە سەر تەبلیغ لە دژی هێزی دەرەکی و چونکە هێزیشت پێ ناشکێ مەزوم وەکو بۆ نمونە حزبێکی چەپ هێزت پێ ناشکێ بە ئامریکا و بە ئینگلیستان و بە ئەو هەموو دەوڵەتە خۆ تۆ هێزی ناشکێ حزبێکی چەند سەد کەسی بە ناچار کاری تۆ هەرە بێتە تەبلیغکردن کاری تۆ هەرە بێتە باسکردنی هەواڵەکان با کاری تۆ هەرە بێتەوە خراپی وتنی ئەم دەوڵەت و ئەو دەوڵەت بەسلا ئەفشاگەری کردن خەڵکی لە تۆ باشی ێزانێ خەڵک عەقڵی خۆیان لە دەست نەدا و زۆر لە تۆ باشتر ماهیەتی دەوڵەتی ئامریکا تەشخیص دەدەن بەڵام ئەگەر ئالتەرناتیڤیان نەبوو ئەگەر نەیانتوانی بۆ خۆیان لە بەرابەری
هێزی دەرەکی قەت ئەلەم بکەن معنایەوەیەتر کارێکیشیان لەدەست نایە بێ تەنی پێ بدەن بەڵام ئەگە تۆ زۆرتر خەتی تاکیدەکەت کێشا سەرەوەی کە ئەبێ بزوتنەوە کۆمەڵایەتەکان لە ناوەوە بەهێز بن و ئەبێ حزبی قدرەتمەندی اجتماعی دروست بکەیت و ئەوەت کرد بە خستە دەستوری کاری خۆتەوە ئەو وەختە زۆر نەتیجەکەی ئەبێ بەوەی کە هێزی دەرەکی ناتوانێت دەخالە لە ئوموراتەکەی بکات و ئەوە ئشکالێکی عەسڵیە کە بەداخەوە بەشێکی زۆری هێزی پێشکەوتوخوازی ئەو ناوچەیە لە دەرکردنی غافڵە بەتایبەت هێزی چەپ بەشی هەر زۆریان هەمویانە لەوە غافڵن و ئەوەژە بێتە باعثەوەی کە پێگەی کۆمەڵایەتی بەدەست نایەنن محتەمەلە ئایا هێزی دەرەکی چارەنووسی ئایندەی ئەو ناوچە و ئەس جوملە ئێران دیاری بکە بەڵێ بە باوەڕی من لە حاڵە ئەگەر ئێستا لە ئێران گۆڕانکاری ڕوو بدا احتمالی ئەوەی کە هێزی دەرەکی و هێزی کۆنەپەرستی ناوخۆی چارەنووسی دیاری بکە زۆر قەویترە لەوەی کە هێزێکی پێشکەوتوخواز دەسەڵات بەدەستەوە بگرێ بەداخەوە جار بۆیە عەرزەکەم ئەوەیە چونکە ئێمە ئەبینی جوموجۆڵێک لەو ناوچەیە بەتایبەت لە وڵاتێکی وەکو ئێران هەیە ئەبێ کاری بکەینەوە بزوتنەوانە بەهێز بکەین هەر لەو نەزەرەوە نەشئەتەگرێکە ئێمە ئەو بازیە نەدۆڕێنین کەس نەیە سواری سەرما بێ بەڵکو بەهێز و توانایی خۆمان بتوانین کۆمەلگا ئیدارە بکەین هەر چونکی باسی ئەفغانستانمان کرد هەر پێم خۆشە ئشارەش بۆ مەوزوعە بکرێت کە ئێستا هاتنە سەرکاری تاڵەبان و هاتنە بەدەستگرتنەوەی حکوومەت لە ئەفغانستان لەلایەن تاڵەبانەوە چەندێک کە توانێت تەئسیری منفی ببێ لەسەر ئەم ڕەوتەوایەوە ئشارەتان پێکرد بۆ نمونە مەسەلەن ئەو ئاڵوگۆڕانەوە خەریکە لە ئێران ڕوەدات ئەمە چەند ئەتوانێت تەئسیری ببێ یا تەئسیری منفی ببێ لەسەر مەوزوعە بە باوەڕی من کورتماوە تەئسیری منفی ئەبێت تەئسیری منفیەکەشی ئەوەیە چاو لێ بکەن ناومێدی لە ناو خەڵکی ئەفغانستانە ئەو ناومێدیە تەشەنە ئەستێنێت بازانە شوانێ تەسیدام سەر وڵاتانی تر یەکێک لە تەشەنەسەندنی جەنبەی منفی ئەوەیە کە هێزی دەرەکی و هێزی ناو کۆنەپەرستی ناوخۆی ئێتلافێکیان کردووە جارێکی تر ئەوە بۆ کۆمەڵانی خەڵک ثابت بێ و چونکە هێزێکی بە هێزی ئالتەرناتیڤیش وجودی نییە تەبیعەتەنێتر ناومێدی دروستەکە ئەگەر ببوایە بۆ نمونە بەرەیەکی بەهێزی ئازادی خوازان و پێشکەوتوخوازان و چەپەکان وجودی بوایە کە بەرەنگاریان نیشان بدایە لە ئێستای ئەفغانستانە بۆ نمونە ئەو وەختە خەڵک ئومێدەوار ئەبوون بەڵام لە غیابی ئاوا هێزێکە و هاوکاتی ئێتلافێکی بۆ شکڵە بە شێوەیەکی بەرجەستر ڕوویداوە لە کورتماوەدا بە باوەڕی من ئەبێتوانێت ببێتە باعثی ناومێدی بەڵام لە درێژماوەدا چونکە لە تەبیعەتی ئینسانە نییە ژیانی مادی خۆی قوربانی بکات و زوو یا درەنگ هەستانەوەیەک ڕوو ئەدات ئەتوانێت ببێتە باعثی ئەوەی کە ئومێدەواریەک شکڵ بگرێ بەڵام ئەو کاتەش ئەگەر ئێستا من زۆر واقع بینم ئێتر ئەو جەنبەی ئارزوەکانی خۆم و ئومێدەواریەکانی خۆمن مەداوە بەڵام ئەگەر لەو کاتەش کاک مەحیا ئەو هێزە کۆمەڵایەتیانە نەتوانن گەشە بکەن و هێزی سازماندراوی حزبی چەپ و پێشکەوتوخوازمان نەبێ بەداخەوە ئەو بازنەی ئەگەر لە بیری بێت ناوم لێبەر دووبارە ئەکەوێتە سوڕان و بۆ جارێکی تر ئەگەر تاڵەبانیش بڕوە هێزێکی کۆنەپەرستی تر دێتە سەرکار و جێگۆکەکان نە لە لێوان هێزی پێشکەوتوخواز و لە دژایەتی لەگەڵ هێزی کۆنەپەرست بەڵکو لە بینی هێزە کۆنەپەرستەکانە لە دژایەتی بێژی ئەوانە دەسەڵات ئەگۆڕدرێت و کۆمەڵانی خەڵکیش لەوێ وەکو چاودێر و قوربانی ئەمێننەوە ئەمە واقعیەتێکی تەڵخە بەڵام من پێم وایە باسکردن لێوەیە وەک عەرزم کردی وەزایفێکمان بۆ دیاریەکات کە بەرەساسی ئەو وەزایفە بتوانین پێشگیری بکەین لەو سوڕانەوەی و ئەڵقە منفیەی ئەم کۆمەڵگانە بۆیە من هیوادارم لە درێژماوەدا ئەوە نەتوانێت ببێتە باعثی ئەوەی کە هێزی پێشکەوتوخواش سەر هەڵنەدا بەڵام دەرسیشمان ئەتوانی لێ وەربگرین لەو ڕووداوانی ئەفغانستان دەرسەکەی ئەوەیە کە لەژێر ئەگەر حتا کۆمەڵانی خەڵک نەبینن هێزێکی پێشکەوتوخواز ئەگەر حتا هێزی چەپ نەیتوانێت بێ خۆی منسەجم بکات کەماکان نابێ وەکو تاکی کۆمەلگا وەکو جەمعی ناو کۆمەلگا تەن بدەین بۆی کە هێزێکی دەرەکی بێ دەخالت بکە لە ئەموراتمانەوەیان هێزێکی کۆنەپەرست بەڵام وەختی ئەڵم تەن نەدەی ئەمەش ئێشتا ئارەزوو ئێستا چونکە تەن نەدانە بێ ئەگەر بێت خۆش بێ مادیەتی پێبەخشی ئەوەختە کەسێک لێتە پرسێ کەسێکی عاقڵ لێتە پرسێ بە چ شتێک نایەڵی
خۆ تۆ لە ماڵی خۆتە وەکو تاک چیت پێکرێت ئەبێ یەک بگریتر یعنی بزوتنەوە لەبێ ڕێ بخەیت و ئەوەیە کە دووبارە دێنەوە سەر ئەو مەسئلە کلیدیە بزوتنەوەی کۆمەڵایەتی ئەبێ شکل بگرێ ئەبێ لە ڕاستیا سازمان هەبێ ئەبێ سەرکردایەتی هەبێ و تا ئەو وەختێ ئەوەن شکلی نەگرت بێ ئێمە بەداخەوە ئەبێ چاوەڕێی سوورانی ئەو باز نەبین بەڵام هاوکاتی زەمینەیە وجودی هەیە لە وڵاتێکی وەکو ئێران بۆ نمونە ئەو بازنە بقرتێنی بیوەستێنین و ڕووداوەکان بە ئاکارێکی ترا هدایەت بکەین. زۆر سپاس کاک عادڵ بۆ بەشداری لەو بەرنامەیەدا هیوادارم بتوانین لە دەرفەتێکی ترا و بە هاتنە دەرەوەی ئەو کتێبێش کە لە نووسراوەکە تا ئیشارەتان پێکردووە زیاتر لەسەر مەوزوع قسە بکەین. زۆر سپاس بۆ بەشداریتان لەو بەرنامە. زۆر سپاس بۆیەوەش. بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەی دیالۆگ. هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ بەئاوەتە خوازم. ماڵەوە.